ناوێت لە ڕێز و خۆشەویستی ئاراستەی گشت بینەرانمان بێت. سپاستانەکەم کە جارێکی تر کاتتان تەرخان کردەوە بۆی کە بینەری بەرنامە جوانەکی ڕەنگاڵە بن. من ستایش محەممەدی لە پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێتری بەرنامەی ڕەنگاڵە جارێکی تر گەڕامەوەلاتان. ئەمڕۆ چاوپێکەوتنم لەگەڵ خاتوەرغەوان فیروزپورە بێت تاوکو سەبارەت بە کارە هونەریەکانی کە ئەو خاتونە لە بواری ڕیزینیا ئیشەکە گفتوگۆیەکی ترمان هەبێت. تاکوونی کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ لەگەڵ ما بمێننەوە دڵنیام ئەم جارش جێ ڕەزامەندی تاک بە تاکتانە بێت. خۆشەویستانی من ئەمڕۆژ لەم چاوپێکەوتنەیەمانەوێت کە هونەرێکی جوانی ترتان پێ بناسێنین. هونەرێکە پێویستی بە لێزانین و وردەکاریەکی زۆرترا و گفتوگۆم لەسەریە بێت لەگەڵ خاتونێک کە توانیوێتی بە جوانی هونەرەکەی خۆی پیشانی خەڵک بە. هاتنگا سڵاو لێبێت. سلام عەرز دەکەم بەخێر تەشریف بێرن. سەرەتا ڕۆژسڵاوی خۆت بە بینەرانمان بگێنەوە و باس لەسەر کار و ئیشی خۆت بکە و زیاتر خۆت بە بینەرەکانمان بناسێنە. سلام عەرز دەکەم خۆمەت هەر کەسێک ئەم فیلمە بینێ. من ئەرغەوان فیروزپورم، متولد ساڵ 72 حدوداً 10 ساڵەکە کارە هونەری ئەنجامام، حدوداً 4 ساڵیشە کە بە سورەتە تەخەسوسی خەریکی هونەری ڕزین ئۆپۆکسی. زۆر باشە سەرکەوتوو بن. هەروەکە من زانیاری وەرگرتووە پێشتر لەگەڵ خۆتانە قسەم کرد پێش لەوەی کە دەست بکەن بەم ئیشەتان لە بواری هونەریە چەند ئیشێکی تریشتان کردووە سەبارەت بە هەر ئیشێکی هونەری کە ئەنجامتان داوە پێش بەم کارەتان گفتوگۆمان بۆ بکەن. من هەر لە مناڵیەوە عەلاقەم بووگە بە کارگەر هونەری. کارە هونەری بە سورەتە تەخەسوسی خۆب ئەرزم کرد 4 ساڵەوە بەشڕۆم کرد ولی قبلتر لەوە من کارگەر زیوەرەڵاتمە ئەنجامەدان، کار نەقاشیمە کرد، کار موسیقیمە کرد، کار عەکاسی ولی خۆب هیچ کامین بە سورەتە تەخەسوسی ئەنجام نەدا فقط سەرفەن بۆ استفادە لە وەختە ئازادم و سەرفەن سەرگەرمی بووگە ولی خۆب شتێک کارفرم کردگە لەسەری ئاواز و موسیقی بووگە و بعدەزەوە کە خب بەخاطر شرایطێکە نەمتانی ئەدامێ بم تەسمیم کرد کە ئەو فکرمە دابنمە سەر کارێ هونەری تر و تەک ڕزین ئۆپۆکسیە ئاشنا بووم. قبلتر لەوەیشە خب کار زیوەرەڵاتمە کرد ولی خب لەو زەمانەوە کە تەک ڕزین ئۆپۆکسیە ئاشنا بووکەم بیشتر لەبانە مانۆڤرم داکەم. زۆر باشە. ئاماژەتان پێیا کە لە بواری مۆسیقاشە تا ئێستا ئیشتان کردووە چ ئامێرێکتان تا ئێستا ژێنیوە؟ من تار و سێتارم شڕۆ کرد لە ئەوڵەوە و بیشتریش دلیلەوەی کە تار و سێتارەکەم شڕۆ کرد بەخاطرەوە بوو کە گەرەکم و سەداسازی کار بکەم. سەداسازی موسیقی سنەتی ئێرانی و ئاواز خوێندن کوردی بوو چونکە ساز هەمیشە کۆمەکە بۆی کە ئەو ساز جوستر بێت و دقیق و نۆتگەرە ئەدا بکرگێ تەسمیم کرد کە چۆن علاقەیشم بوو بە تار و سێتار. تار و سێتار لای ئۆستادگەر فرێکۆ ئامۆزشتی و لێ خۆ بە سورەتە تەخەسوسی نەمبردە بەرەوە. بیشتر لەبانە ئاوازەوە کارم کرد و خۆ یەک دوو ئجرایشم بوو کە هەم لە ئێرانەوە هەم لە عێراقیچە. زۆر باشە سەرکەوتوو بوون. چی وا لێ کردی کە هونەری مۆسیقا و ئەم ژەنینی ئەم شتانە کە ئێستا کەوتت ئەنجامت دیاوە بە تاوەتی وەلات میری دەست بکەی بە هونەرێکی نوێ دەستکەی بەم هونەرەت؟ لە زەمینە موسیقیا وەسەکە لە ئێرانە خۆ خانمەکان ناتانن بخوێنن بە سورەتە خۆ چەند ساڵ لەمەوە بەر نەمانەتانی یانێ منە خانەندەی ژن دوای دوودانە ئەجرای کە چوومە بان سێن میکرۆفۆنەکەی منیان قەت کرد و من بە دەنگێ بێ میکرۆفۆن خەریکۆم ئەم خوێند کەمێک دریانە و زۆقما و ئیتر حەزم نەکرد ئەدامێ بم شتێکە خۆ مانەعە بۆ من حەز ناکەم ئەدامێ بم. تەسمیمم کرد کە ئەو فکرمە چونکە هەمیشە عەلاقەم بوو بە هونەر حەزمە کرد بە کارگەری سەنعەتی و کارگەرێکە بە دەست ئەنجامەوێ تەک ئۆپۆکسیە ئاشنا بووم. خۆ بەواسطەی پێیجگەر خارجی کە تەکیا ئاشنا بووم و دیۆم سایم کرد کە لە ئێرانیشە بگەڕم زانم کەسێک هەستەکەم هونەرە ئاموزش با خۆ ئیتر پەیام کرد و یەک دوو ئاموزشم دی باقیەکەی خۆداموز
ئەنجام دا کە تایرە هاتکم. زۆر باشە. هەروەکە زاینم هونەرێکی ئێستا جەنابەت دەستت پێ کردووە، هونەرێکە نامۆیە، زۆر خەڵک لێی نازانێت، لێزانینی لەسەری نییە کەم هونەرە چۆناهەیە توانن دەستی پێ بکەن. ئەمەیە کە سەبارەت بەم هونەرەی خۆت حرفەکەی خۆت بە تەواتی باسی لەسەر بکەیت کە کەسێکە بێوێ ئەم شتەی تۆ ئەنجام با ئەبێ چۆناهی دەست پێ بکە. ئایان لە ئێستا حالیان کەسانێک هەن کە فێرکاری ئەم هونەرەی تۆ ئەنجام بن یا خۆش فێرکاری ئەنجامەیە. ڕزینە پۆکسی بەر لە هەر شتێک مادێک شیمیاییە، مادێکە دوجۆزئی کە خۆب ئەشێ لێ بزانن هەروە ناتوانن کە کار ئەنجام بن. بە واستەوەیەکەشە مادەی شیمیایی بۆ سڵامەتی زەرەری هەست ئەگەر ئەو دەرسەدە تەرکیب گەرە نەزان و کەسێک ئامۆزشی نەدیێ ناتانێت ئەنجامی بەر. من خۆم ئامۆزشم دی خۆ هەم لە تەرەقی ئینتەرنێتەوە هەم لە تەرەقی معلمێک بوو کە لە تارانە پەیام کرد و چوون بۆ لای مەسایلە ئەوڵیەکەی فێر بووم و بعد بە تەمرین و تکرار و خۆ بیسە زەرەرگەرێکە دام لە مەواد و وەخت و هەرچی جۆرە خۆ لەخەرە فێر بووم. وەرکشاپکەرێکیشم کە بەرگوزار کردگە تایسە بۆ خانمۆ بۆ پیاکان بووگە وەسایم کردگە بە سوورەتە تەئۆری و ئەمەڵی هەرچی شتیانە پێ ئامۆزش بم چونکە بەر لە شڕۆعە کارەکە ئەشی حتمما ئەم مادە بناسن. ئەمە سەرفەن مادێک شیمیاییە کە ئێوە ئەگەر کە بە قۆڵێژە زەمینەی هونەری کیشتان نەوێت دوایە کە تەکیا ئاشنا بن و بزانن تەرکیباتی چۆنە ئەتانن خەلق بکەن. شتێک سادەست یانە فرەسەخت نییە وەلی خۆب نیازی بە ئامۆزش هەست و چۆن حەساسە. زۆر باشە. شێوازی کارکردنتان چۆنە؟ پێویستی بە ئامێری زۆرترە یا زیاتری کارەکانتان لەوەی کاری دەستەوە پێشەچێت؟ بەر لە هەر شتێک خۆب ئەشێ عەلاقەیەک بێت تا ئێوە بتانن شڕۆ بکەن. وەسایلێکە احتیاجی هەست سێشوار سەنعەتیە کارگەرێک سریک وەسایل لە سەنعەتی هەست سریک وەسایلە هونەریچی هەست. خۆب ڕەنگە ئەبزارگەر سەنعەتی وەک سۆمبادە یا سماتەسە سێشوار سەنعەتیە فەندەکە نازانم خۆب تینێرە خۆدە ڕێزین ئەپۆکسیەکە شتێکە احتیاجیە خۆب فرس هەزینەیشی خۆب هالە بانەوە ئەوسە کە فرە کەسکردناینە سۆراغیەوە شتێک کە لازمی بێتەوە ئەوسە کە ئێمە بیشتر کارەکانمان لەبان ڕێزینە پۆکسیۆز بعد چێوە بعد شتکارێک سەنعەتی وەکە شتکارەکە وتم. باشە. بۆ نمونەکارێکی بچووک شتێکی زۆر زۆر سادە و احتیاجی ئەو شتانی کە سەرتان و ئەبێ سەتانسەد ببێت شتە سەرەکیەکان ناوە میشەی تۆ چین؟ خۆب ئەوڵەکەی ڕزینە پۆکسی ئەو مادە دوو جزئیەسەکە وتمە خەمەتان دوایەوە بەڵێ بەڵێ لە ئێرانە خۆب چەند ساڵەمە بەر ئەومە بەڕاحەتی بەدەست ناها چونکە وارداتی بوو ئیسە جەدیدەن خۆب ئێرانیش خەریکە مادە تۆلی دەکا ولی خۆب بۆ کەیفیەتە وارداتیەکان نییە. ڕزینێک کە من استفادەیەکەم فعلەن ڕزینێک وارداتیە و کەیفیەتی فرەبانە. شتێکی لە شاخصەگەر ئەو مەوادەکەشێ بزانی کەیفیەتی بانە شەفافیەتە ئەم کارەسە. یانە تەک ئاوە ئەگەر لای دەستلیوانێ ئاوە دایبنی فەرقی ناوێ ئەحساس بکەن. ڕزینێکیش کە ئەو چتگەرەکە احتیاجی ڕزینە MDF بەستگی هەسێەوە چن کارێ بکەن. خۆب چۆن کە من تەخەسوسی نەقاشی تەک ڕزینا کارەکەم لەبان بوومەوە کارەکردگێ یا لەبان چێوە کارەکردگێ بیشتر. لەم کارەیە چ شتێک سەرنجی توێ ڕاکێشان تاوەکو و هەستکۆی دەست پێ بەمیشە؟ من چونکە لە نظر ئەحساسیە خۆ بنیامێک حساسم میامێکم بازە زوو عەسەبانیەوەم سایم کرد کە بە کارگەر هونەری ئەو ئارامشە دووبارە بەدەست بێنمەوە واقعاً ئارامشی هەست. فارغ لە هەر شتێ ئەوەی کە چه هونەرێک ئێوە شڕۆکەن ناوێ هونەری پیۆبێ ناوێ کارگەرە سەنایە دەستی پیۆبێ ئەو زەهنێەوە ئازادەوێ باسەوەی کە ئێوە ڕەحەتتر فکرۆکەنەوە. خۆب ئەو زەمانەکە من کارەکەم بە هیچێک فکرۆ ناکەمەوە پێش شتێکە لە وەسەتیا موسیقی گوێچکام پادکەست گوێچکام کتێوگەر سەوتی گوێچکام هەم کارەکەم هەم شتێکتر لە کناریا بەدەست دێرم. لەم پارتی لە بەرنامەکەمان
هەروەکە ئەزانین هەموو بەرنمەیە کۆمەڵێک بینەری ئافرەتیشمان هەیە بە دیاری بەرنمەکەمانەوە دانیشن واوەی کە هەموو کات مەراقی ئەوە ئەکەم بزانن ئەو خاتونی کە توانیوێتی لەو بوارەی کە حەزی لێبوو سەر بکەوێت چۆن ناهی سەرکەوتووە ئایا ڕۆڵێکی کاریگەری هەبووە پاڵپشتی خێزان و بنەماڵت لە سەرکەوتنەکانی تۆ ئەمانەوێت کە چۆنایی سەرکەوتنت بۆ چۆناهی پاڵپشتیکردنی خانەوادە و بنەماڵت بۆمان باس بکەیت. سەرچاو بۆ پاڵپشتی لە تەرەفە خانەوادەمەوە حمایەت کردە من لاوەڵۆ کە ئەم کار مەشڕۆ کرد کلەن وەسایل و ئامۆزش و هەرچێشتە بە 3 ملیۆن شڕۆم کرد و تا ئیسەیش حمایەتی دۆڵەتی یا ئۆرگانگەرێک دۆڵەتیم هیچێک نەبووە هەر بە شوێنیشیان نەچووبم چۆن کلەن حس و حاڵە ناو ئەدارە چوون و سەرکە لەدانم نەوگە هیچ وەخت وەسایم کردگە بیشتر لەبان پای خۆمەوە بم هەر لە نەزەرێ اقتصادیشە و تا ئیسە سایم کردگە هەر بە قۆڵێژێ سەیڤینگێک ئەنجام بم ئەرێ دەخێخان جەمی بکەمەوە لە حقوقی کارەکەم جەمەوەکەمەوە خۆ ئیسە تیکێک وەسایل هۆنەریە سێنم کە کارەکەم ئەدامە بم بەڵوان ژنێکە هاناو جامای ئێرانە انتظارە هیچ حمایەتێکم نەوگە لە دۆڵەت سایم کردگە بیشتر لەبان پای خۆمەوە بم لەبان ئارزووەکانمە و هەدەفگەرێکە دام نیاگە بیشتر لەبان خۆمەوە حەساوم کردگە تا ئەترافیانم ولی خۆ هەمیشە حمایەتە خانەوادە من بووگە لە ئەوڵەوە فرە تەشوێق کردیام لە تەرەف خانەوادەمەوە کە بڕمە سەمتە ئەم هۆنەرەوە وەختێکیش کە لە ئەوڵە شڕۆم کرد بەم کارە هەم ڕەفیقەکانم هەم خانەوادەم سایان کرد بە خەریدە هەرچەند بووچک لە کارەکانم حمایەتم بکەن و بیشتر تەشوێقم کەن کە ئەم کارە ئەنجام بم. زۆر باشە حالیان لەم سەدەیە هەروەکە زین ئافرەت ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لە سەرکەوتنی زۆرێک لە ئیش و کارەکان بە تایبەت توانیویەتی توانای خۆی بەهرەکانی خۆی لە بواری هونەراکە چەندە ئێستا توانیتی ڕۆڵێکی کاریگەر دروست بکات لە بواری هونەرا هەمومان ئەزانین کە توانیویانە زۆرێک لە بەشەکان بە جوانی ئەنجامی بن خزمەت بە هونەر بکەن و کۆمەڵگا لە ڕووی هونەریۆ لە ڕووی زۆرێک لە پیشەکان و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتن ببن تۆ خۆ دووکو ئافرەتێک ئەو کەسانی کەیستا ئەوانش لەوانەیە هونەرێکیان هەبێت یان هەر بەهرە و توانایەکیانە بێ لێرە و چیان پێڵی تۆ چۆنکو ئافرەتێ پاڵپشتی ئافرەتەکانی تر ئەەکەی تا هەڵبسن و هەنگاو هەڵێنن بە دوای حەز و خولیاکانی خۆیان بە دوای ئاواتەکانی خۆیانە هەر جۆرە کە زانن جامعەیە ئێمە سەختیگەر فرێکێز بۆ ژنەکان حمایەتێک ئانچەنانی لە تەرەفە خۆب خانەوادەیان و ممکنە نەیان بێ و لە مۆرەتە جامعەیش و ممکنە نەیان بێ ولی خۆب ئەوە نییە من بێژم بێم دانیشم شعار بم بێژم فلانە کار بکەن و فلانە کار مەکەن چۆن شرایەتە زندگی هەر کەسێترا متەفاوتە ولی بۆ قسەی گەرەکم بێ بە ژنەکانمیکەمەوەسە کە هیچ وەخت ناوەمید مەون هیچ وەخت دامەنیشن خەفەتە مەسایل بخۆم بنیام هەر بە نەقاشی کێشان نیشەتانێ هونەر شڕۆ بکات ئەتانێ بە چازانم 4 دانە ڕنگ سندن لەبان کاغەز و دانیشە نەقاشی بکێشێتەوە ئارامشە بە دەست بێرێ خەفەتی بۆ مەخۆن کە جامعەکە سەختی هەست گشتی ئەم سەختیە بۆ گشتی هەست معتەقدم کە هەر ئینسانە بە نازەی خۆی سەختی هەست لە ناو زندگیە وێ خب بێم دانیشم بە خەفەت خواردن و بەوەی کە بێم بێژم هیچ کە حمایەتم ناکە کارێ نەکەم فکر ناکەم ئەمە کارساز بێ ناو زندگیە بۆ ژن سەختیگەر فرەترێک کەس نسبەت بە پیاکە هەرچەند من هەمیشە ێژم ژن و پیاک فەرقیانیە وێ هەر باز ئەگەر بگەڕینەوە بە قۆڵێژێ لایەگەر زیرینە جامعە بازم فەرقگەرێک هەست کە ژنگەر مەحدودۆ بکاتەوە لێ خوب لەناو هونەرە هیچ مەحدودیەتێک نییە ئێوە حتا لە ماڵی شار جۆرەکەوتمەتانن شڕۆ بکەن هەر بە شتێک بووچێک ئینتەرنێتێک هابەردەستیانە گوشی هەزیسە خۆشببختانە گشتی گوشی هەست گوشیش نەوێ هەر تلویزیۆن هەست ئەم هۆنەرە فرەوەکە لە ناو تلویزیۆنیش ئاموزشە دەرگێ شڕۆ بکەن مهم نییە کە نەزانن نەزانکاری مهم نییە لە هۆنەرە مهمەوەسە کە ئەدامێ بن ناومیدمەون و ئەدامێ بن لاوڵێکەوە کە شڕۆم کردم کارە هیچ کەس منی ناناسی هیچ کەس ئەسڵ نێزانی ئەپۆکسی چەس ئیسیش فرە کەس نازانن ولی خب بازم ئەمە باس نەوەگە کە من دانیشم و بێژم خب مهم نییە
هەرچەند خۆ کارەکەی من فرە پولساز و دەرامەتزانەوە گەو جۆرەکە من بتانم زندگیمی پێ بچەرخنم ولی بازم ناوەمید نیم خەریک ماگاهیان بە مردم کە بیشتر بیناسن و حمایەتە بیشترە بگرم لە تەرەف مردمەوە. وای زۆر باشە. بۆ زۆرێک لە کارەکان بە تایبەتیستێکی ئێمە لەناو بەرنامەکانمانە زیاتر تەرکیزمان خستووەتە سەر کار و ئیشە هونەریەکان کە ئافرەتەکان ئێستا هەڵی ئەبژێرن و بەرەو پێشکەوتن ئەچن هەموو کات و تومەکە کاتی ئافرەتەوە کارێکی هونەری ئەنجام با یاخود لە کارەکانی تر ئەبێت دوو ئەوەنەی پیاوەکان هەوڵی بۆ بە تاکو بەو شتە بگا ئەمەش خۆی هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەلگا وای کردووە ئەو کاریگەریانەی دروست کردووە تۆ خۆت وەکو کەسێکەن ئیشە دەست پێ کردووە ئەوە هونەرەکەش نامۆ بووە سەرەتا زۆر لێ نەزانیوە تەنیا خۆت بووی کە مامۆستا خۆت بوویت و خۆتت فێر کردووە ئەو بربەستانی ئەو کێشانەی کە لەم ڕێگا هاتووەتە سەرت چۆن دەست و پەنجەت لەگەڵ یان نەرم کردووە و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشکەوتنەکانت چووی. من داوڵۆ کە شڕام کرد بەم کارە فریک لە هەر کوێنەگەگەرێکم بۆ مەواد تەهیەکەم ئەمدی کە خۆ سەرکارە پیاگانەی هەست یانە ئەشێ تۆ بچیتە بازاڕی تارانیە چۆن ئەسەن لە کورسانە هەتا ئیسێش کە من خەیگم کارەکەم بچکترین مەتەریاڵە کارە من یا هەرم ڕزینە پۆکسی نییە ناو لەوازم تەحیری یا دوکانەکانە من مەجبور بووم سەفەر تاران بکەم ناو بازار تارانە ئیسە سەرکەل لەدان تەک بازاڕیگەر تارانە زەرەرگەر فرم کرد فرکڵاویان یاسەرم ولی بازم ناوەمید نەوم بۆ تەجروبە هەر دەفەکە شکستمە خوارم وت قەی ناکات تەجروبەز زەرەرێ دەخێخەن دەموت قەی ناکات ئاغێک تارانی کڵاوی یاسەرم مەتریاڵی فری هەروە داپێ مەتریال بێکەیفیەت بوو بودم قەی ناکە ئەمیش تەجروبە بوو ئیتر من چاوم بیشتر بازە بوو نسبەت بە ئەتراف مویسە زانمیتر چۆن خەریتکەم. خۆم هەر کام لە وەسایلە هونەریەکانم کە ئەسەن تواشامە کرد بزانم ئەتانم خۆم تەهیەکەم ئەچوم ڕیشەکەیم پیا کرد مەسەڵەن MDFم پیا کرد ئەموت خۆ بەم MDF لە تاران و من سفارشی بەم فرس هەزینەی پۆست فرم بۆ تێ خۆ با بڕۆم زام لە کورسانە کوێنەز گەڕیام ناو شارێک سەنعەتیا خۆ ناو شارێک سەنعەتی هەرە جۆرەکە زانجێکی ژن نییە ئەونا وەلێ بۆ مهمنەوە ئەچوومە ناو شارێک سەنعەتی تەک کەسکەرێکا کە کارگەر MDFەکان قسەمە کرد ئەم پرسی لیان شتێکم لیانەگر سایمەگر لە هەر کەسێک کە ئوستادە لە کارخۆیە شتێک بگرم مەسەڵەن ئەچوومە ناو شارێک سەنعەتی شۆن MDFەکانم پیا کرد ئەنوا MDFم پیا کرد زانیم ئەنوا MDF وەرەقەی چەندێکە بعد ئێسام وەرەقە من بیۆمە کوێنە بۆ ڕەشی بم تەک بۆ ڕشکارەکانە ئاشنا بووم تەک کەسکەرێکا کە کار MDFیانە کرد ئاشنا بووم ئەنوا وەقسام مەتریاڵە MDFم ناسی ئەنوا وەقسام وەسایل فەنیەم کارمە درێلە کارتێک درێلم کە کاری پیاگانەست درێلگەر سەنگینم ئەنجامەدا بە واستەی ئەم کارگەرە خۆم چوون بە شۆنی ئەواقعان هیچ وەختانیشتم بێژمەمە کارێ ژنانەست من ئەنجامی نام ئیسە کە خۆب تواشای فیزیکە دەست خۆمەکەم ئەوێنم خۆب کارگەر پیاگانە ئەتانم ئەنجام مەسڵ پیاگوژینی نییە کافی بنیان باوەڕی بێ مەسڵ ئیسە شتێکیش خراوێ لە ناو ماڵ خۆمە بەلەوە زەنگ بەم کەسێک بێ دوورسیکە سەرنجی تەکە بزانم خۆمەتانم خاسیکەم یانە هیچ وەخت نەموت کە پیاگە ژنە ژن و پیاگیم نەکردە لە ناو کارە خۆم چووگەم بەڵام کۆمەلگا ئەو شەی دروست کردووە کە وا بکەین کە بڵین جیاوازی هەیە لە نێوانمانە سەرەتا خۆمانین کە ئەتوانین ئەو شتت لابن ئەو بیر و باوەڕە هەڵانە دوورکەونە کە بڵین نا ئێمەش توانامان هەیە لە زۆرێک لە بەشەکان بگرە هەیە لە هەنێ لە بەش ئێمە زۆر ڕۆڵی کاریگەری ترمان بووە زیاتر توانیمانە لە پیاوەکان سەر بکەین زۆر باشەرەکە ئاماژت پێەیە ئەوتێت کە من شێوازی کارکردنەکەم زیاتر تێکەڵاو بووە لەگەڵ پیاوەکان و دوور بۆ شێوازی کارکردنەکە تاوەکو لەگەڵ ڕەگەزی خۆما هەم بێ باشە تۆ هەر ئەم ڕێگایەکی زۆرە بڕیوە تا پێی گەشتووی تەنیا خۆت بوو یان کەسێکی شوک و هاوکاری وەکو پاڵ شتێک هەر لەگەڵ چابوو هاوکاری هەبووە لەگەڵ نەوەڵات تایسە کەسێک هاوکاری ناوگەتەکمە لە بواری ئیش و کارەکەتانە ئەوەی کە بەدوایە ڕۆشتی ئەوەی کە هەوڵت بۆ داوە هەرەوەی کە بۆ نمونە ڕۆشتی پێکاتە سەرەکیەکەی بسێنی کەوتە چوومە بۆ تاران ڕووداوە بۆ میڕوودا ئەم ڕووداوە بۆ میڕووداوە و تا ئەیسە هیچ کەس ئەو هاوکاریتی نەکردو پاڵپشتی نەکردە کە لەگەڵ تا بێ دەستت بگرێ جێت نەهێڵە لەو شتانی کە بۆت پێش دێت لەڕووی ئیش و کارنا لە ڕۆی ڕۆحیات و دەرونیاتی خۆتەوە هەرمێ کە خانەوادێکم بووگە لە پشتمەوە بن هاوسەرێک خاسم بووگە حمایەتمیان کردگە هیچ وەخت بەرمیان نەگرگە بێژنم کارە پیاگانەست مەچۆ سەمتی تەک فلانە کەسا مەچۆ تەک کارە بازاڕیا مەسەڵەن قسەمەکە ناوانەوەگە هەمیشە حمایەتمیان کردگە و بەواستەی خۆب شخصیەتێکیش کە هەسم خۆب
خانەوادەم ناسیگیانە لێم هیچ وەخت نەیانوت کارغەوان تۆ ناتانی هەمیشە وتیگیان ناتانی و هەم بە خۆم سافتم کردگە هەم بە خانەوادەم کە ئەگەر شتێکم گەرەک پێ حتمما بەدەستی تێرم ئەگەر کارێک گەرەکم بێ ئەنجامی بەم حتمما ئەنجامی ئام ئەگەر نەتانم خۆ بێژم من سرم نیاسەری ئەم کارە گەرەکم ببیکەم کردم ولی ئیتر لە توانایی منە نییە ولی خۆ هەمیشە حمایەت خانەوادە من بووگە حمایەت ڕەفیقم بووگە خانەوادەم بووگە تەشویقیان کردگە هەرەوەی کە ئەنسانگەرێ هاان بە دۆرتەوە نەژی مثبەتەوە پێیان مە خۆی فرە مهمە ئەسڵ پاڵپشتێک فرە مهمە بەر لە هەر شتێک ئەوە سەکە ئەمێنێتەوە ئارامشەکە لە تەرەف ئەترافیانتەوە ئەیگرێت. خاترغانەمە سەبارەت بە ئەوەی کە لەم کارەی تووە چەند تکنیکە بە بزانین تاوەکو بتوانین نمونە کارێک وەکو ئەم تابلوانە کە داتان ناوە دروستی بکەیت. بۆ ڕزین ئەپۆکسی تکنیکگەر فرێک هەست یانە هەر کام لە تکنیکەکانیش خۆی ژێرمەجموعە تکنیکگەر بچکتری هەست. ولی خب شتێکە فرە جەزابە بۆ مردم هەمیشە من ناو وەرکشاپەکانما داواکاری لەسەر ئەو تکنیکە هەست تکنیکە دەریاست. تکنیکە دەریا دوایەوە تکنیکە ژئۆدا. ئەم دوو تکنیکەیەکی لە تکنیکەیەکە کە هەم تەرەفداری فرەز هەم فێربوونیشی کەمێک سەختە. لەو بابەتەوە کە خودت تکنیکە دەریا ژێرمەجموعەگەرتری هەست ئەگەر کە لەبان تابلۆی گەورە ئەنجام بدرگێ سریک تکنیکەکە لەبان شتکەرێ بووچکە وەک زیوەراڵات ئەنجام بێت تکنیکەرێک تری هەست کە ئەو یەک نەفرە حتمما ئاموزشی دیوێت تا بتانێ ئیجرای بکات. باشە کاتێک کە دەستەکەی بێژ لەم بوارەی کامێک لە تکنیکەکان پێویستە ئەبێ حتمما بزانیت. ئەوڵ لە هەر شتێک تکنیکە تەرکیبکردنیە یانە تەرکیبکردن ڕزین نەزانن هیچ کامتر لە کارەکان ناتان فێر بن. دوایە کە تەرکیب ڕزین فێربوون و ڕەفتارگەر ڕزینتان ناسی بهترین تکنیک و پڕچاڵشترینی دەریاست. ئەگەر دەریا فێر بن دوایەوە فرێک لە تکنیکەکانیش شەباهەت فرێکێس بە دەریا یانە ئەوە ڕەحەتەتانن دەریاکە ئجرا بکەن بعد تکنیکگەرتر وەک تکنیک مەڕمەر تکنیکە ژئۆ تکنیکە جۆهەرە الکل مهمترینی ئەوەسە کە ئەم تکنیک دەریا فێر بن. وایە سەبارەت بە نمونەکارەتان گفتوگە مامە بکەن کە چۆن ئەنجامتان داوەوەی کە نای تکنیکەکەشی دەریایەوە. بەڵێ تکنیکە دەریاست. ئەم تکنیکە عادی 1 لە 7 حدوداً 3 کیلو ڕزین بۆ ئیسفادە کریاگە چۆن کە ئەگەر کە تەوەجۆکەن ئەم تکنیکە تقریباً 3 بۆعدیەوە بووگە مۆجەکان بەرجەستەس بۆ هەر کام لە بەرجەستگی گەر ئەم مۆجە 1 لایە ڕزین ئیسفادە کریاگە و بۆ هەر لایەشی 24 ساعت زمانی گەرەکە تاوشکەوە ئەوە بتانن دووبارە لایە بەعدی بڕژنەبانی بۆ ئەم کارە من حدوداً 3 إلى 5 ڕۆژ ئەشە زەمان دابنم ئیسە بە ژێرسازی کارەکەەوە بە مەرحلەی ڕزین ڕێزی بە مەرحلەی حتا تەڕاحیکردنێ ئەم کارامەی کە چەندێکی ساحل بێ چ مەتریال ئیسفادە بێ مەسەڵەن مەتریالگەرەکە ئیسفادە بووگە لێرە گشتی سەدەفکەرێکە کە من خۆم سەفەرە قەشم چووگم جەمم کردگەسەوە سەفەر شۆماڵ چووگم جەمم کردگەسەوە وەلە سایم کردگە لە نەهایەتە ئەو حسە دەریا بە کەسێک کە تواشایەکە ئەلقای بکەم. باشە ئێستا لەسرم نمونەکە قسە بکەین وەرگرتنی ئایدیاکەی وەرگرتنی و تەرحێکە دروستت کردووە هی خۆتە یان خۆ داواکاری مشتریەکانتە؟ نا ئەمانە کە تکنیکە دەریا تکنیکی فرە مەشهورە یانە هەر کەسێک کە ئەپۆکسی کارەکە یەکی لە پارتە جەزابەکانی کە گەرێکی فێربێ هەرەمەسەوە هەرو جۆرە کە ئەزانن تکنیکە کۆلەن ڕزین ئەپۆکسی تازە هاتکە ناو ئێران حدوداً 5 ساڵێکە قبلتر خب هونەرمەندە خارجیەکان ئەجرایان نەکرد و ئەکسەرەنیش لەبان تکنیکە دەریا و مانۆڤڕیان داگە. ئەم کاریشە کە من ئەیکەم بە دەرخواستە مشتری قابلە ئجراس و هەر جۆرێکە حەسکا بژی مەسەڵەن ساحلی چۆن بێ نازانم مۆجەکانی چۆن بێ حتا ڕەنگ دەریاکەی چۆن بێ من یەکێ لە پارتگەری ئامۆزشمانە ناو وەرکشاپەکانە دەریای شەبە یانە ئێمە دەریای شەبیش تەڕاحیەکە این جۆرێکە مەسەڵەن دەریاکە ڕەشە و مۆجگەری چەرمگی هاتیە ئەکلیلی هاتیات و ئەو حسە دەریا پێت ئەلقاوێ ئەگەر تەوەجۆ بکەم مەسەڵەن دەریایەک ئمە لە جەزیرەی هۆرمۆزا لە جەزیرە گەرقشماکە چوین لە شەوە ساحلی نوقرەیی هەست جەزیرەی هۆرمۆز کە ئێوە ئەوینن لە شەوە بەرقاتەوە نور مانگە شەوە خواتە ناوی بەرقاتەوە لە تکنیکە دەریای شەوە ئێمە ئەکلیل ئیسفادەکەین کە ئەو حسە تەداعی بێتەوە.
زۆر باشە لەم بەشی کە ئەنجامتان داوە کامێک لە بەشەکانی کاتی زیاتر پێویستی بۆ تاوەکو دروستی بکەن کارەکان هەرچی گەورەتر بێ خۆ بە سەرنجی فرەترە و زەحمەتی فرەترە مەسەڵەن بۆ ئەم کارە بۆی کە ئەو ڕزینە تا تەرکیب بێت و ئجرا بێت لەبان کارەکە خۆی 1 ساعت تا 1 ساعت و نیم زەمانەوەات خۆ بەم 1 ساعت و نیمە 1 ڕۆژ بێسی تابتانی لایە بعدی بکە هەرچی کارەکە گەورەتر بێ زەحمەتی فرەترە هەرچەند خۆ کارەگەرێ بووچک وەک زیێوەراڵاتی زەحمەتی زۆر لێ نەبە نازەی کارگەر گەورە زۆر باشە لەسەر ئەم تکنیکەمە پرسیارێکی تریش بکەم تەنیا لەسەر تابلۆکان دەتوانین دروستی بکەن یان لەسەر شتانێکی تریش دەتوانین هەر جۆرکەوتم هەم لە زیوەراڵات هاتان تەکنیکە دەریا ئەجراکەن هەم لە سەتح زروفە جێجەواهرە نازام لەبان دێکۆراتیڤە دیوارەوە هەست لەبان قەدەحگەرێ ڕزینی و زەرفگەرێک کە تۆ شقلی ئایا ئەو چێتە ناو بەحسە ڕزینە پۆپسی حەجمی ئەتانی ئەم تەکنیکە ئجرا بکەی وەلێ خۆب شتێکە سابتەوەسە کە تۆشی لەبان سەتحێک ساف و ئجرای بکەی کە بتانێ قەشەنگ ئەو مۆجگەرە خۆی نیشان بات زۆر باشە سەبارەت بە یەکێکی تر لە نمونە کارەکانتان ئەمێکە گفتوگۆمان بۆ بکەین لە چ تکنیکێک لەوە استفادە ئەم تکنیکە تکنیکە ژێوەدا ئەم تابلۆیشە جز ئەوڵین تابلۆی کە من دروستم کردووە کە ڕزینە پۆکسی فێر بووم هەرو جۆرەگە تواشا بکەن خۆب زعفگەرێ فرێ هاتیە ولی چۆن کار ئەوڵە مەسە من ئەمەمە دانیاگە کە ئلهام بەخش پێ بۆم هەمیشە کە بێژم من لێرە گەیگمە چه سەدحی لە کار ئەم تکنیکە ناوی تکنیکە ژەئۆدا هەر جۆرەکە لە ناوەکەی مشەخەسە سایمانگرێ لە حاڵەتگەری سەنگ استفادە بکەینتیا کە تەداعیە چتگەرێت تەبیعی سەنگەرێت تەبیعی هەست کە ئێشکنن نازام تەوەجۆتان کردوێیانە کریستاڵیە لە ناوە و بازیەکەی حاڵەتگەری کریستاڵی هەست لەناو ئەم تکنیکیشە سای بەرەوەسەکە مەتەریالگەرێک وەک کوچک استفادە بکردی کەەوە حسە ئلقا بکات کە ئەمە تیکەی کە بڕۆشێکە لە سەنگ کە کریاگەسەوە ئاوا شکڵ دریاگە لە ناویە حتمما لە ناو تکنیکە ژێوەداش سەنگ استفادە بکرێت زۆر باش جیاوازی و دوو تکنیکە لە چیایە تەنیا لەوەیە کە بۆ من لۆستەنگت بەکارهێناوە ئەمە پێویستی بە بەکاری زیاترە لەوەی کە خۆت و شارە زیاتری بۆمان بڵێ کە جیاوازیان لە ناو تکنیکە دەریا هەر جۆرەکە ئەزانن بۆ ئەوەی کە حاڵەتی دەریا تەداعی بێتەوە مهمترین شتی مەوجە دوای مەوجەکە ساحلەکەیە ئیتر ئێوە لە ناو ساحلە ئەتانن کوچک دابنن ئەتان سەدەف دابنن وەلێ خۆب لە ناو تکنیکە ژێوەدا ئەتوانن سەدەف بەکار بوون وەلێ ئەگەر گەرەکتانە زمانێک کە حاڵەتی فۆسیل یێژن ئەم کوچکە کە کردگمانەزە فۆسیلی تیابووگە ئەتوانن سەدەفیش لە ناو ئەم کارە ئستفادەکەن وەلێ بیشترین شتێکە نیشانات ئەم کارە شاخصێ مهم کە نیشانات ئەم کارە تکنیکە ژێئۆدە یەکێ نەحوەیە ڕیزش ڕەنگەکانە و سەنگەرێکە تیا ئستفادایە مەسەڵەن لە ناو ئەم تکنیکە ڕەنگەرێکە ئستفادە بووکە خەتی هاتیە تەوەجۆکەن مەسەڵەن ئەم خەتگەرەکە کێشیاگەن نمادە ئەو شیارگەرەسە کە مەسەڵەن ناو سەنگی ئاقێقا ممکنە دیوێتان ئەو شیارگەرە ئێمە بە ئەم خەتگەرە سایمان کردگە تەداعی بکەینەوە نەحوەی ڕیزشە ڕەنگەکانیشی بەم تەرتیبەسە مەسەڵەن ئێوە تێن تەڕاحیەکەن لەبان کاغزەوە من مەسەڵەن تێم ئەیکێشم ئەوڵ کاغزەکەم مستەتیلە کاغزی مستەتیل تێرم تەرحەکە لەبانیەوە کێشم مەسەڵەن ئەکسەرن کارە تکنیکە ژێئۆدەکان ئاوا حاڵەتێکیس کە ئەو حاڵەتی بڕۆشە سەنگە تەداعی بکاتەوە زۆر باشە هەمە کەزانین تو ژیانی هاوسەرگیریت بێتێناوە بۆ ئیشەکەشە بەجددی پێویستی بۆی کاتێکی زۆری بۆ تەرخانکەیت و وردەکاری زۆرە تاوکەی دروست بکەیت تۆ خۆت چۆناهی توانیتە کات ئەوەنە تەرخان بکەیت بۆ چۆنایی توانێت کە تەعادڵێک دابن لە بینی کارەکانی ماڵتەوە وەکو هاوسەرێک و لە لای کارهونەریەکانیشتەوە هەر زندگی هەر کەسێک چاڵشگەرێکی هەست بۆ خۆی زندگی منیش چاڵشە فرێتیا بوو بۆ سایم کردگارە جۆرەکە ئەرزم کرد تەک شەرایەت تا خۆم وفق بم من هاوزەمان هەم کارەکان ماڵەوەکەم هەم کارەکان ڕزینەکەم یانێ ئۆلڤێت بەنیم کردگە بۆ خۆم ئەگەر سفارشێکگرم بۆ مشتریم چونکە ئۆلڤێتە وەڵم زندگیە خۆما سایەکەم تایمێکە بە مشتری ئێ مەسان ئێژم لە ئەرزە 5 ڕۆژە زەمانەوە لە سوێتێکان خۆ مۆستان ممکنە من ئەم کارە لە یەک ڕۆژە ئەنجامی بم ولی چۆنکە کارگەر ماڵیشم هەست ئۆلڤێتگەرم ئەوڵ کە هاوسەرەکەمە زندگیەکەمە سایەکەم تایمێکە بە مشتری ئەم هەم ئەوان ڕازی نگا بێڵم هەم زندگیەکەم باڵانسێ بخەمە بینی کە لە کارگەر زندگیشم نەکەفمە دواوە سایم کردگە و باڵانسە هەمیشە نگا بێڵم سبگەر کارگەر ڕزین ئەنجامم کارەکان ماڵ ئەنجام و ئێوارەکەش یەچمە سەرکار
زۆر باشە تا ئێستا بۆ کە نمونەیەک دروست بکەیت جگە لەوەی کە ئایدەی خۆت داناوە بۆ کارەکەت هاوسەرەکەت بێت یارمەتیت بە هاوکاریت لەگەڵ کار لە ئیدەکان کە بۆ نمونونەکان دایانی شتی وا تا ئێستا پێشاتوە لە کارەکەت هاوسەرم هەرچێک کە دروستەکەم هەرێژە خاسەر تعریفی لێ کاتوە میشە حمایەتی لێم کردگە ولی خب بۆ نەزەردانەکەی چونکە من خۆم لە حین کارە هیچ کەس ناوێ مزاحم کارم بێ ئەو نە لەو نەزەرە و نەهاتکە کە بێژێ پێم هەمیشە لە دوور و ڤێستاگە ولی خۆب تەشویقی هەمیشە دەخیل بووگە ناو کارەکانمە هەمیشە حمایەتمی کردگە. باشە تۆ چۆناهی توانیت ئەو متمانەی بۆ دروست بکەیت کە سەرەتا متمانە بە تۆ بکە ئینجاوەی کە لە هونەرەکەن چۆن ئەو متمانەت لا دروست کرد کە پاڵپشتیت بکە؟ هەر جۆرە کە زانن ناو جامعای ئێمە فرێک لە ئاغەگەر ڕازی نین خانمیان کار بکات مەحدودیانەکەنەوە خۆ مەحدودیەتە باسەوێت کە ئەو خانمە بدرگێتە ناو زۆقیاوەی تر کار نەکە ولی خب هەر لێرە قسم بۆ خانمەوەسە کە ناومید نەوێت ئەتانێ هەر لە ماڵە کارگەر بوچکە ئەنجام بە ئەم کارە خاسیەوەسە ڕزینە پۆکسی کەەوە لە ماڵی شاتان ئەنجای من هاوسەرێ من هیچ وەخت بەرمنی نەگر هیچ وەخت نێوت کە ئەم کارە مەکە ئەو کارە مەکە من بەعنوان پیاگێ ئیجازە نام غیرەتمی ئیجازە نا بەرعەکس سعی کردگە هەمیشە پیاگەتی هەمیشە ێژێ پێمەژێم پیاگەتی لەوە بینم کە ژنم لە کنارمە ئەحساس ئارامش بکات هەرەوەی کە بەسەمتە ئەم کارە ئەچی باسەوێ ئارامشەوە بێ خاناخە و ئارامشیشە من بە ئەویش انتقاڵام بەهەسەوەی کە زندگیمان پڕی بێ لە ئارامش و خۆشی وەختێکە ئەو حمایەتە منەکە حمایەتە خۆی بەم شکڵە نیشانات شتگەرێک سەنگین بێ لە ناو کارەکەما تێها بەدەمە و هەرچێ جۆرە هەم لە نەزەرە فیزیکیە و کار من ئەخاتە ڕێگە و ها بەدەمە و هەم لە نەزەرێ ڕۆحیە و پاڵپشتی مەکە حمایەت مەکە هیچ وەخت سەنگی نەخستکە بە ڕێگە متەسفانە من فرێک لە ئاغەگەرەوینم لە ناو ئەخرەفێخمانە ناو ئەترافیان ماوینم کە نەتەنها پاڵپشتی ناکەن ڕێخی شەخەنە بەر پای خانمەکە ناڵن کارەکە ئەنجام بات خاسترە کە ئاغەکان ئەگەر بۆیان ئەکرگێکی باستر فکرۆ بکەنەوە یانێ بەرەو خانمە نەگرن قرار نییە هەر خانمێ ئەگەر لە جامعی کا قرارەگرێن نەتانێ خۆی بواتە بەرەوە من تانیگمە هەر کەسێک هەر ئینسانی خۆی قدرەت فکری هەست ئەوە نییە کە بێژین خانم خواردتر لە ئاغەکان من قدرەت فکرم هەست ئەتانم تەسمیم بگرم ئەتانم خۆم بووەمە ڕێگە ئاغەکان ئابم دیدە و تواشای خانمەکانکەن کە من بنیامێکم مستەقل ئەویش بنیامێکە مستەقل وەختێکە لە کناری یەکترینەوە بتوانن ئارامش و زندگیکەن بە هەدەفەکانیان بگەین وەختە ڕەحەتترە ئەسڵ زندگی ڕەحەتترە ئایسەگەر من هاوسەرەکەم بنیامێک وایە کە نێهێشتایم کار بکەم 100 ساڵ ئەو نەپێشڕەفتم ناکرد 100 ساڵ نەمەتانی ئەسڵ ئارامشەوە منەوە کە بە ڕەحەتی بتانم کارەکان منجامم چۆن هونەر مستەلزمە ئارامشە. خات وەرغەوان تا ئێستی کە لەم کارە هونەریەتە ئیشی خۆتت کە تا ئێستی هێناوە ئایا لەو کار و چالاکیانەی کە بۆت ئەنجام داوە لە خۆت ڕازی بوویت؟ ئەرێ وەڵا نسبەت بە چەند ساڵەوە بەکەم کارمە شڕۆ کرد فرە پێشرەفتم کردگە حەزەکەم کە بیشتریش پیشرەفتکەم وەلێ خۆ بەمە ڕازی نیم ڕازی بووگم تایرەوە لێ خۆ ئەوە نییە متەوەقف بێ. زۆر باشە جگەر لەوەی کە ئاماژت پێەیە یەکێ لە پرۆژەکانت کە باسی لێ کرد چ کارێکی ترە تو ئەتەیە لە داهاتوو ئەنجامی بێ؟ یەکێک لە هەدەفەکانم هەمیشە ئەوە بووکەم بۆ هاوشاریەکانم خەومەتێ بکەم ئیسا ئەم هۆنەرە گەر سەختە بۆ هاوشاریەکەم کە بڕێ بۆ تاران ئاموزش بینێ بڕێ بۆ شارگەرتر ئاموزش بێنێ سایم کردگە بە کەیفیەتێ بانەوە مەتریاڵیان بۆ فراهەم کەم ئاموزشێ با کەیفیەتیان بۆ بم کە جوانەکان کورسان هاوشاریەکان خۆم هاوزوانەکان خۆم دەستوەسییان بێ بەم هۆنەرە و ڕەحەت بتانن فێر بن یەکێ لە هەدەفەکان مەوەسە کە وەرکشاپکەر گەورەیەک بتانم بەرگوزارکەم هەر لە سەد حەوەستانە. زۆر باشە تا ئێستی خۆت لە هەنێ لە نمای فستیڤالەکان بۆ کە بەشداریکەیت و تۆ هونەرێکی خۆت بە خەڵک نیشان بێ؟ تایسە فقط دوودانە نمایشگا بەرگوزار بووگە لە زمینەی مۆد و لیباس کوردی و نمایشگای زەنە کورد بوو لێنە دوودانە غرفەم بوو هەر لێنەیشە دانێکی لە حیتەی زیوەراڵات تا فعالیتم بوو دانێک تریشی کە هەر کارەکان کە گەورەس و سەعات و زروف حەجمیەکان بوو بە نمایشتام نیاگە لەو غرفەگەرە.
زۆر باشە. ئەی ناسێ کارەکەت بۆ نمونە گەورەتر بکەیتەوە چونکە زانین کاتێک تۆ بۆ نمونە کارگەیەک بکەیتەوە کاتێک کارگەکە دەخەیتە قاڵبی ئەوەوە هەم خۆت پەرەئی بە کارەکەت هەمە توانیت دیسان لەم بوارەوە پاڵپشتێکی تو دروست بکەیتەوە کۆمەڵی گەنج کە بەهرەیانێ لەم بواری توە وەریان بگری پێکەوە ئیشی گەورەتر و زۆرتر دروست بکەن تا ئەیسێم ئایدیالا دروست نەبووە زمانی کە چوون بە شۆنم کارە شتێک کە ئەحساسم کرد فقدانێکە بوو کە وەسایلی کارە من لە کورسانانەوە لە شارگە نزیکە حتا کورسانانەوە من مەجبور بووم بڕم بۆ تاران چەندێک ناو بازاڕەکان بخول مۆتەکارەکانم ئەو مەتریاڵەوە گەرەکمە پێ بکەم یەکێ لە چتکارێکە دای لە زێهنم لە 2 ساڵەمەوە بەرەوە بوو کە فروشگایەکیش لە کنار کارەکەی خۆما بخەمە ڕێگە کە بتانم مەتریاڵێکە خۆم ئستفادەیەکەم و ئەتانم تەهیە بکەم بە سوورەتە عۆمدە بێرمی کە بتانم بۆ کەسکەرێکە ئەم هۆنەرە ئەچنە شۆنی یا هەتا هونەرجووەکان خۆم کە ئەم کارە فێرەوەن ئەم هونەرە فێرەوەن بتانن بە ڕاحەتی دەستڕەسییان بێ بە مەواد و دەغدەغەی ئەوەیانە نەوەیە کە بڕن بگەڕن ئیسە ئەو کەسکەرەکە فرۆشە مەوادیانە هەست پێیان بکەن و لێیان مەواد بسێنن ئیسە ئەگەر خاس بێ یا خراو بێ دووچار ئەو چاڵشیشە بن سایم کردگە فروشکایکیش بێرم ئەلاوە بەر کارگاکە فروشکاکەی چون بێ کە بتانم لە دوو جەهەتەوە هەم من بەدەرامەدی ترە بۆ خۆم هەمەوەی کە دەستڕەسی بە مەواد بۆ کەسکەرێک ئەم هۆنەریانەس بۆ هاوشاریەکانم فرە ڕاحەتترەوە بێتەوە زۆر باشە تا ئێستا هۆنەرجووت هەبووە بۆ نمونە هەنێک کەس بێن لای تۆ فێریم ئیشی خۆتیانی بکەیت دوای ئەوانیش بگەێنیت بە شوێنێکی سەرتر لەوەی کە خۆیان بیست و یانی سەوایان لەکی کە ئەوانیش ئێستا بوو بێتن بە خاوەن ئیش و کاری خۆیان هونەرجووی فرم بووگە وەلەیەکی لە هونەرجووەکانم کە واقعان لەزەتەوەم لە کاری ئیسە خەریکە فعالیەتەکات فرێش خۆم حمایەت یەکەم هەمیشە لە بانپەیجەکەم و تەبلیغی بۆەکەم تەنیا ئەو بووگە کە شۆن کارەکەی فرەگرگە و واقعان لەزەتی لێوم یانە کارەکانی ئەلعانەگەر ئەنجامیات هە لە 100 کارەکان خۆمە ئەگەر لە 100 خۆمانەوێ خواردتر نییە. یە خانمگەرێک هاتن بۆ لام هاوسن دایکم بوو نەهاتنم هونەرە فێرم فرێ لەزەت بەخش بوو بۆم کە شتێکم فێریانەگر کە لە ئەوقاتە فەراقەتیانە بتانن لەو هونەرە استفادەکەن چونکە خانمگەرێکە سنیانە چێتە سەر مناڵیانە زەواجەکە ماڵیان چۆڵەوێ ئەو هونەرە باسەوێ کە تەنیانەوە نەحساس تەنیایی نەکەن. هونەرجووی خانمم بووگە هونەرجووی ئاغم بووگە کەسکەرێکە هاتکن بۆ لام ئامۆزشیان دیکە حدودەن 10-12 نەفرێکم تایسەتانیگە ئامۆزش بم. زۆر باشە هەرێ بەردەوام بەڵێ زۆر باشە ئەوەی کە ئەمێ بزانم ئەم کاری خۆت کە تا ئێستا ئەنجامی داوە پێشنیاری ئەەکەی بە خەڵکی تر ئەڵێ کە بێن ئەم کارێ من ئەنجام بن ئەگەر بتەوێت پێشنیاریان بکەی چۆن ناهی ئەتوانی بیان گەێنەوە قەنەعەتەکە کارێکە هەم ئەتوانن زۆر چێژبەخش بێ بۆیان هەم ئەتوانین بیکەنە بژێوی ژیانیان و ڕۆژانە خۆیان بۆ سەر من ئەم کۆلەن هۆنەر تۆسیەکەم نەتەنها ئەم هۆنەرە ئەپۆکسیە کۆلەن هۆنەر تۆسیەکەم بۆ هەر کەسێکە ئەزانێ دەرگیری فکری هەست لە ڕۆژمەڕەوە ئەتانێ ئارامش پیا بکا بەم هۆنەرە حەزەکەم کە پێشنەهادی بم بە خانمگەر خانەدار خانمگەرێکە ئۆقاتی فەراقەتیانەس بە جێگەیەوە سەرکەنە ناو گوشی و وەختیان تەڵەفکەن بێن ئەم هۆنەرە فێر بن و لە ماڵافرە بە ڕاحەتی بۆ خۆیان چتگەرێک دەمەدەستی دروستکەن و سەرگەرم بن. زۆر باشە هەروەکە ئەزانین لە کار و ئیشی هونەریە تۆری کۆمەڵایەتی بەکارهێنانی توانیویەتی زۆر یارمەتی ئەو خانمە هونەرمەندانەیان سەررجەم و کەسانی کە کاری هونەری ئەنجامە تۆ تا چەند کەڵکە لێ وەرگتووە و توانیتە لەو ڕێگاوە کارێکی خۆت زیاتر بە خەڵک بناسیێنی. سایم کردگە هەمیشە تەبلیغی بکەم ئەم کارە و نیشانی بم کە ئەم کارە بۆ خانمگەر ئەنجامدانی لەناو جامعی ئێمە فرە ڕاحەتە گەرەکیان بێ فرە بە ڕاحەتیەتان نەم کارە جۆرەکە ئەرزم کرد لە ماڵێکە لەناو ئۆتاقێکاتان فرە بە ڕاحەتی ئەنجامی بن. پێشنەهادی ئەەکەم واقعان بە خانمەکان. زۆر باشە ئەمێ کۆتاپرسیارم ئەوە بێت لێت 5 ساڵی تر لە داهاتوت خۆت لەکوێ بینیت؟ 5 ساڵتر حەزەکەم کە مهاجرەت کەم وەلێ خۆب تا ئەو زمانەکە هەم لە ئێرانە حەزەکەم کە بە هاوشاریەکانم خۆمەتێکم کردوێ ئەگەر تا ئەو جێگە بۆم کردێ مناڵگەر کەسکەرێکە جوانن حەزەکەن بە کار هۆنەری فێر بن بە کەمترین هەزینە حەزەکەم کە لە خەمەتیان نابم یاوەی کە
حەزمە کرد یەکێ لە هەدەفەکانم لە ئایندە نزیکاوەسەکە بۆ مەرکزی خەیریە وەرکشاپێ بەرگوزارکەم کە خانمگەرێکە توانایی ماڵیان نییە ئەم هوەرە بە ڕایگان فێر بن و خۆ لە خەرت کەسب و کارێک بچووک بۆ خۆیان بخەنە ڕێگە 5 ساڵتر ئەگەر کە قسمەت بێ لە ئێرانە بم حتمما حەزەکەم بگەین بۆ هەدەفمە ئینشاءڵڵە کە بە هەموو ئاوات و خۆنەکانی تر کەماوتە بگەی زۆر زۆر سپاس دەکەم مەمنون کە وەختاندانیا خواهشەکەم خوشحاڵ بن ئینشاءڵڵە بینەرە عزیزەکانی من سپاستانەکەم تام کاتەش بە دیاری شاشە و بەرنامە جوانەکەی ڕەنگاڵەوە دانیشتن هەتاکو نەخوا ئامادەکردنی بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم هەر شاد و بەختەوەر بن.